هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیوا و چاوەڕوان بوون لە پرۆسەی هەڵبژاردننی سەرروکی پەرلەمانی عێراق و جێگرەکانی کە چەند ڕۆژ لەمەوە پێشدا لە بەغدا بەڕێوەچوو یەک ڕێز و یەکدەنگ و لە بەرەیەکی یەکگردوو دابن. بەڵام مەخابن بە پێچەوانەی چاوەڕوانیەکان وەکو دەڵێن تەنها قسەی زل بوو و کورد هاوبیر و هاودەنگ نەبوون. بۆ تاوتوێکردنیان بابەتە دکتۆر سامان شاڵی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە سلەیمانیەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر سامان خۆشاتەوە و بەڕامەی کورد کۆنەکشن ئەوەی لە بەغدا بینیمان و بەڕێوە چوو چاوەڕوانکراو بوو؟ پێشکی سپاس بۆ ئەم چاوبینیە ڕێزیشم هەیە بۆ بینەرانی ڤۆیس ئۆف ئەمریکا. طبعا هیوادار بووین ئێمە هەموو کە کورد بە یەک وەفد چۆ بەغا یەکدەنگ بن لەوێ، بەڵام ئەوەی ڕوویدا لە ناو هۆڵی پەرلەمانە بەداخەوە ماڵی کوردی کرد بە دوو کردەوە، بەڵام ئەوەی نەکردووە بچڕێت بەڵکەکو ئەمە وەقتی بێ ئەم شتە چکا وەقت ماوە بۆ گفتوگۆ تاکوون هەشتی دوو کە هەڵبژاردنە بێ بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق، بەڵام ئەوایە ریزەکە بەقوتر بواە، هەڵپەیمانەکانیان بەقوتر بواە کە چوونە بەغا هیوایەکی زۆریانە بە خەڵکی کوردستان، بەڵام بەداخەوە ئەو شکستەی کە ئەو چڕانەی کە بووە و شکستەی کە ڕوویە لە ناوهۆڵی پەرلەمانە جێگای داخی هەموو خەڵکی کوردستانە. بەس دوکر سەمان مەگەل لە کۆبنەوەکانی دو-سێ هەفتەی پێشوو یەکێتی و پارتی باسی یەک ڕزیان نەکرد، بەس چی بوو؟ پارتی و یەکێتی وەکو دەوەترێ خەریکی پلان و پیلانگی ڕابوون بەرامبەر بە یەک؟ ئەوەی کە ڕوویدا ناتێگەشتنێک بوو لە بینیانە، گوایە قەراریان نابوو ئەوان نەبن بە سەبەبێک کە ماڵی شیعە دووکەت کرێ، بەڵام پارتی لەوێت کە چۆ بەغا پێکەوە طبعاً وەفدەکەش هەر پێکەوە بوون، قەراریە کە بۆ ئەوەی پەرلەمان و سیستەمی دەستوریەکە ئیش بکات و پەرلەمان لە کاتی خۆیان کۆ بێتەوە قەراریە چێتە ناو هۆڵی پەرلەمانەوە، بەڵام نازانم ئەم قرارە تاکان دیارە بە تاقیتەنیا کراوە ئەوایە یەکێتیشی لێ ئاگادار کردایەوە بە نزیکەوە بە گفتوگۆیان کردایە ئەگەر ئەو ساکەی یەکێتی قەناعەتی نەبوو بێتە ناو هۆڵی پەرلەمانەوە شتی چکەیە، بەڵام لەبەر ئەوەی تەحالوفەوە بۆیە ئەوایە کە ئانی دەنگان بوو بۆ جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان ئەوایە کە کووردە ئەوایە یەکێتی دەنگی باە بۆ ئەو بەرژێرە، بەڵام ئەوان قەراریان هەر نەچنە ناو هۆڵەکەوە، ئەوەش قەرارێکە گەڕێتەوە بۆ ئەو حیزبە. بە سێساکە چاوەڕی چ جۆرە کاردانەوەی دەکرێت بە تایبەت لەلایەن یەکێتی نەوەی نوێ گۆڕان و لایەنە ئیسلامیەکان؟ طبعا ئەوانە لە ژوورەوە بوون چکە بینیمان نەوەی نوێ منافسی هەبوو بۆ جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان دەرنەچوو لە ناوهۆڵەکە بوون، بەڵام ئەوەی بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی بڵین کۆماری عێراق 5 بەربژێر هەیە، دوانی یەکێتینێکێکی پارتیە، دوانی سربەخۆشن، لەمانە ئەبێ کورد هیوادارین کە کورد بتوانێت بگاتە ڕێکەوتنیەک کە بەربژێری بۆ سەرۆک کۆمار خۆی هەڵی بژێریە، نەوەکو گوێ بە 2018 لە عێراق بۆیان هەڵبژێرن، ئەوە جێگای داخە کە کورد نەتوانێت ڕێبکەوێ بەربژێرێک هەڵبژێرێ. هیوادارین کە ئەوانی تر کە یەک بەربژێر هەبوو ئەوانی تر کە دوو حیزبە سەرەکیەکە اتفاقیان کرد لەسەر ئەو شەخصێتە، ئەوانی کە بکشێنەوە بۆ ئەوەی کورد ماڵی کورد بە ڕێزێکەوە سێری بکرێ بە یەکگرتووی سێر بکرێ. حکوومەتی هەرێمی کوردستان کە لە زۆر ڕۆەوە نەکرد لە تەنگەشدایە بەڵکو چەقیویشە تا چەند شیانی هەیە ناکۆکیەکان کار بکاتە سەر کاروبارەکانی و دژوارتری بکاتەوە. بە تایبەتی ئەگەر گەشتە ئەوەی کە دەنگانەکە چێتە ناو پەرلەمانە و منافەسەکە بوو لە ناو پەرلەمانە و هەج لە یەکبی باتەوە، بە تایبەتی بینیمان لە 2018 کە یەکێتی بردیەوە، دوای مودەتێک ئاشبوونەوە بوو و بەرژەوەندی خەڵکی کوردستان زۆر گرنگتر بوو لەوەی کە مەسلحەتی کورد زۆر گرنگتر بوو لە باتی مەنسەبەکە و سەرۆکی
هەرێ کۆماری شاتە هەولێر و چاوپێکەتنی کەوت و فەرشی سووریشیان بۆ ڕاخست بەڵام ئەم جارە جیاوازە ئەم جارە منافەسەکە جیاوازترە ئەگەر هات و پارتی ببرێتەوە بیباتەوە بەرجێری پارتی دەرچێت لەم بڵێن هەڵبژاردنەی کە لە پەرلەمان ئاکرێت وەزعەکە تەبعاً تەسیرێکی نەگەتیڤ بێ لەسەر هەرێمی کوردستان لەسەر پەرلەمانی جێی بێت و لەسەر سەرۆکایەتی هەرێمی جێ بڕێت بەڵام هیوادارین کە ئەوە ڕوو نەدا چونکە پارتی و یەکێتی مەساڵحی نەتەوەی ئەبێ بخرێتە سەر مەساڵحی هەردوو حزبەکە ئەوە لەلایەکەوە لەلایەکی دووەمەوە مەساڵحی زۆریان هەیە چۆتە ناو یەکەوە مەساڵحێکی ئیداریان هەیە کە هەردووچیان حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە بن بەڕێگاوە مەساڵحی ئابوورێکی زۆر زیان هەیە پێکەوە کار ئیژەکەن کەواتە زۆر ئاسان نییە ئەمە هەمووی بچڕێ بەڵام دەستی ئەقلیمیش هەیە بەداخەوە و هەم مشکلەکانی تر ئەو دەستە هەیە بۆ لە کێشەکانی کوردە. دکتۆر سەمان هەوتم باسی ئەوە بکەم و پرسە بکەم بەس تا چەند ئەم ناکۆکیانە دەستی دەرەکی خۆش دەکات بۆ ئەوەی لە کاروباری هەرێمدا دەستی وەردان بکەن. طبعا خۆی هەر نەوەکو هەر هەرێمی کوردستان بەڵکو هەموو عێراق دەستی دەرێکی تایە بە تایبەتی ئێران تورکیا دەوریان هەیە ئیسا دەوڵەتە خەلیجەکان دەوریان هەیە لە عێراقا بەڵام لە هەرێمی کوردستانەوە طبعا زۆرترین دەستەیە کە ئێرانە بەڕاستی کە دەزەباتە کاروباری هەرێمەوە تورکیاش لە لایەکەوە هەردووکیان دەستکاری کاروباری ناو هەرێمی کوردستانەکان و ناڵن ئەو سەقامگیریە ببێت ئەو یەکگرتنەوە هەبێت چکان لە مەساڵحی ئەوانانیە کە کورد یەکدەنگ بێک هەڵوەیز بێ پێکەوە بێ هەوڵدا بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە عێراق وەربگرێت ئەوە مەسلحەتی ئەوانیە ئەو کەسانەی کە هەوڵژێن کە دژی ئەم هەڵوێستەی کوردی کە خەڵک بە تەمایەتی هیوادارین کە بتوانین باشڵێ قیاداتی کوردی ئەوەنە ژیر بن کە بتوانن نێڵن ئەم درزە بکەوێتە ناو ماڵی کوردەوە. دکتۆر سامان شاڵی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری کە لە سلێمانیەوە لەگەڵماندا بوون زۆر سپاس.